دیسان کارمەندی گرێبەست و دەرچووی دانەمەزراو داوای دامەزراندن دەکەن و گربوونەتەوە لەلایەکی دیکەشەوە نزیکەی 1500 کارمەندی وەزارەتی ناوخۆ دوو موچەیان هەبووە، یەکێک لە لای حکوومەتی عێراق و یەکێک لە لای هەرێمی کوردستان. ئێستا پاکتاو دەکرێن و موچەیەکیان دەبڕێرەمان و چەندین هەواڵی دیکەم بۆ هێناوی. سڵاوتان لێبێت. بەم دوایە ئاشکرا بووە 1560 کارمەندی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگە ئەوانەی دانیشتووی کەرکووکن چەند ساڵێکە ناویان لە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی تۆمار کردووە و موچە لەوێ وەردەگرن، بەڵام بەپێی ڕێکەوتنی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق نابێت ئەو کەسانە دوو موچەیان هەبێت. بۆیە ئێستا پەیتا ئەو کارمەندە دوو موچانە ڕۆژانە ڕوو دەکەنە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی و موچەکەیان دەبڕن، بەڵام ئەوەی ناخۆشە ئەو موچەی چەند ساڵێکیشە لە تۆڕەکە وەریان گرتووە دەبێت بیگەڕێنەوە. ئەحمەد یەحیا بەڕێوەبەری بەشی پیاوانی تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی کەرکووک بە 964 وت تا ئێستا نووسراوی ئەستۆپاکی بۆ 800 کەس لەوانەی خاوەن دوو موچەند کراوە و هەروەها 200 کارمەند و پێشمەرگەش تا ئێستا کێشەیان هەیە لە گەڕانەوەی ئەو بڕەپارەیەی کە وەریان گرتووە کە دەتوانن لە یەک شوێن بیگەڕێنەوە یان بە قیست بیگەڕێنەوە. لە گەرمیان هەر ڕۆژێکی بانگەشە پێچێلکاریەکی هاتوچۆ تۆمار کراوە و هاتوچۆی گەرمیانیش دەڵێت لە حاڵەتی دووبارەبوونەوە سکاڵایان لەسەر تۆمار دەکەن. سامان عەلی وتەبێژی هاتوچۆی گەرمیان بە 964 وت پێش دەستپێکردنی بانگەشە کاندید و لایەنە سیاسیەکانمان لە ڕێگەی بڵاوکراوەیەکەوە ئاگادار کردەوە کە فلێکس و ڕیکلامەکانیان لەو جێگایانە دانەنێن کە دەبێتە ئاستەنگی هاتوچۆ و پێش بەهێماکانی هاتوچۆ و ترافیک لایتەکان دەگرێت. وتیشی لە ماوەی ئەم شەش ڕۆژەی بانگەشەی هەڵبژاردن نزیکەی 6 پێشەلکاری لە سنووری بەڕێوەبەرایەتەکان تۆمار کراوە و لەلایەن تیمەکانی ئەندازەی هاتوچۆ و فلێکسەکانیان لێکراونەتەوە کە لە پێش ترافیک لایت و هێماکانی هاتوچۆ دانرابوو. سامان عەلی دەشڵێت ئەو کاندید و لایەنانەمان ئاگادار کردوتەوە کە پێشەلکاریان کردووە ئەگەر دووبارەی بکەنەوە لە ڕێگەی دادگاوە سکاڵایان لەسەر تۆمار دەکەن. نوێنەرانی کارمەندانی گرێبەست و دەرچوانی دانەمەزراوی سنووری پارێزگای سلێمانی لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی گربوونەوە و داوای دامەزراندن دەکەن. ئومێد خالید نوێنەری دەرچوانی دانەمەزراو بە 964 وت نزیکەی 10 ساڵە چاوەڕوانی دامەزراندن دەکەن و تا ئەم ساتە هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە. باسی لەوەش کرد ئەگەر وەڵامیان نەدرێتەوە ئەوە گربوونەوە دەکەن و لە بەشە گرنگەکانی تەندروستی دێنە دەرەوە. وە خۆیان باسی دەکەن ساڵانێکە بە خۆبەخشی کار دەکەن لە کاتێکدا زۆربەی ئەو بەشانی کاری تێڕە دەکەن پێویستیان بە کارمەندە. نوێنەرانی دەرچوانی دانەمەزراو ئاشکرای دەکەن ژمارەیان 15,000 و لەو ژمارەیەش 5500 کەسیان دەکەونە سنووری سلێمانیەوە. ژمارەیەک هاوڵاتی کە وەک خۆیان دەڵێن 50 کەسێک دەبن پێشتر لە ڕێگای سپیلک دوکانیان هەبووە، بەڵام دوای دەستپێکردن لە جووتسایدی سپیلک بۆ خەلیفان دوکانەکانیان کەوتۆتە بەر ڕێگاکە و تێک دراوە. ئەوان ئەمڕۆ گردبوونەوە و داوایان کرد قەرەبوو بکرێنەوە. سەرگورد سەعید یەکێک لە دوکاندارەکان قسەی بۆ 964 کرد و دەڵێت ئێمە نزیکەی 50 دوکاندارین کە بژێوی ژیانی 200 خانەوادە لەسەر ئەو دوکانانە بووە، بەڵام 2 ساڵە دوکانەکانمان تێک دراوە و قەرەبوو نەکراوینەتەوە. دڵدار عومەر دوکاندارێکی دیکەیە و دەڵێت لەگەڵ تێکدانی دوکانەکان کار و کاسبیمان لێ تێک چووە، هەرچەندە بەڵێنمان پێ دەدەن کە چی کردداری نییە و داواکارین قەرەبوو بکرێنەوە دوکانەکانمان بۆ دروست بکەنەوە. مەغدی دەحمەد قایمقامی قەزای خەلیفان لەبارەی ئەو کێشەیەوە بۆ 964 وتی ئەو دوکاندارانە پێش دروستکردنی دوکانەکانیان بەڵێننامەیان لێ وەرگیراوە کە شوێنەکەیان ڕێگە پێدراو نییە بۆ دوکان، بەڵام لەگەڵ ئەوەشدا ناوی هەمویان تۆمار کراوە و قەرەبوو دەکرێنەوە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو. شاد بن.